وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێم ناوی ئەو قوتابیانەی بڵاو کردەوە کە لە ڕێگای سیستەمی زانکۆڵاینەوە ناوی خۆیان بۆ وەرگرتن لە زانکۆ پەیمانگەکان تۆمار کردبوو. بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی خوێندنی باڵا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند 63324 قوتابی لە ڕێگەی زانکۆڵاینەوە داوایان کردووە لە زانکۆ و پەیمانگەکان وەربگیرێن. لەو ڕێژەیە 41682 کەس لە بەشی زانستی و 21642 کەسیش لە بەشی وێژەی داوایان پێشکەش کردووە. ئەوەی کە ئێستا ناویان دەرچووە بریتیە لە 33277 وەرگیراوە کە بەم شێوەیەیە 37170 قوتابی دەرچوانی ئەم ساڵن، واتە لەو 45113 کە پێشتر باسمان کرد داواکاریان پێشکەش کردووە لە دەرچوانی ئەم ساڵ 37170 وەرگیراوە و 102 دەرچوو لە دەرچوانی خوێندنە نێودەوڵەتیەکان ئینتەرناشنەل سکوڵەکان وەرگیراون کە ئەمانەش هەر دەرچووی ساڵی 2021-ن. 2941 وەرگیرا و لە دەرچوانی ساڵی خوێندنی 2020-ن کە مافی پێشکەشکردنیان هەبووە و 1993 خوێندکاری تێر لەوانن کە دەرچوانی ساڵانی ڕابردوون و کوتمان تەقدیمی پارەلەل یاخود ئێوارانیان کردووە. هەر لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی خوێندنی باڵا دەڵێت ڕێژەی لە 18 قوتابیان وەرنەگیراون. لەو ڕێژەیەش قوتابی هەبووە نمرەی 90 بەسەرەوە هێناوە. هۆکارەکەشی بۆ هەڵەپڕکردنەوە لە سیستەمەکەدا گێڕایەوە. 182 دەرچوانی ئەم ساڵ کە داواکاریان پێشکەش کردووە لە زانکۆ پەیمانگە حکومیەکانی هەرێمی کوردستان وەرگیراون و 118 وەرنەگیراوە کە ژمارەکەی دەکاتە 7943 قوتابی. ئەم بەڕێزانەی کە وەرنەگیراون لەم 7943 خوێندکارە بەڕێزان کە وەرنەگیراون بێگومان هۆکاری سەرەکی وەرنەگیرانەکەیان بریتیە لەوەی کە ئەم قسمانەی کە هەڵیان بژاردووە لەگەر نمرەکەیان ناگونجێ، واتە نمرەکەیان لەو قسمانە وەرنەگیراوە کە ئەوان هەڵیان بژاردووە. ینی وا من دێتان ناشارمەوە دەرەجەی زۆر بەرزیشی تێدایە، دەرەجەی زۆر ینی بۆ نمونە 97 تێدایە وەرنەگیراوە لە هیچ شوێنێکە. بۆچی وەرنەگیراوە؟ کاتێک کە سەیری داواکاریەکەی دەکەین دەبینین تەنها 3 کۆلیزی پزیشکی هەڵبژاردووە، تەنانەت کۆلیزی پزیشکی ددانیشی هەڵ نەبژاردووە، تەنها 3 کۆلیزی پزیشکی هەڵبژاردووە فۆرمەکەی پێشکەش کردووە. لەم 3 کۆلیژەش نمرەکەی وەرنەگیراوە بۆیە لە هیچ شوێنێک ناوی دەرنەچوە. بڵاوکردنەوەی ئەم ئامارانەی وەزارەتی خوێندنی باڵای هەرێم کاردانەوەی لێکەوتەوە. لەو چوارچێوەیەدا سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکدا لەبارەی گەڕانەوەی ناوی قوتابیان لا ڕێگەی زانکۆڵاینەوە ڕەخنە دەگرێت و دەنووسێت. ئەوەی دەگوزارێت ستەمێکی گەورەیە لە دەرچوان. بەو پێی نزیک بە نیوەی دەرچوان هەلی خوێندنیان لە زانکۆ حکومیەکان بۆ دابین نەکراوە و دەبێت بە پارە لە سەرگیفانی خۆیان بخوێنن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.